خەڵک هەیە خندیتی لە ئەستەشی زۆر بەرز لە قسەیەگە دەکەی ڕاستە بە کورد قسەکەت لەگەڵ دەکات بەڵام لە ناکاوی هەیچەند وشەیەک جێت لێ دەبین لە حیسەی بە نازانی چ زمانەکە وا هەز دەکا کە ئەو سەقافەتی بەکاری ناو لەگەڵ لە زمانەکان بەڵام زۆر ئەو شتەیە هەڵەیە ئێمە پێویستە لە ناوە خۆمان بە خۆمان وا لە خۆ بکەین بە زمانی خۆمان قسەی بکەین نەک بیانیەک بێتە ناما بیانەکە وا حەز بکە کە حەزمان لە زمانی ویل حەزمان لە زمانی خۆمان نییە. بەڕاستی لە کۆمەلگای ئێمە زمانی دایک ئەوەی پێ ناکرێتن گرنگی پێ نادرێتن بەڵکو ئێمە تا بتوانین زیاتر گرنگی بە زمانی دایک بدەین دەبی خۆمان لە خۆمانەوە ڕادەست پێ بکەین چونکە دایک زۆر گرنگە. حتما زمانە دایکێ وەکو زمانێکی پیرۆز و نەتەوەی گرنگە شلای حکومەتێ شلای تایبەت وەزارەتە پەروەردێ هەل بنەرەتێدا هەل قۆناغا بنەرەتێ کول قوتابخانە هەتا گەهیتە کولیا و پەیمانگەها گرنگی بێدان ئەو ژێ هەبوونا سیستەمێکی سیستەمێکی سەردەمیانە و سیستەمێکی گونجاو شلایەکی دیشی لایە سوشال میدیایشی گرنگە و گرنگی بێدەدان زمانی کوردی